مامۆستا ئەمن شاگردیم ئەکرد بۆ دوکانی جلوبەرجی ئافرەتان. جلوبەرگ واتە فول سفۆڕی نا، بەڵام ئەها پانتۆڵی تێدا دەفرۆشرا، چاکێتی تێدا دەفرۆشرا، کۆتی تیا ئەفرۆشرا، قەمیسی تیا ئەفرۆشرا. ئەم بابەتانە ئیشەکە زۆر باش بوو لە بۆ من، یعنی هەم لە ڕووی پارەکەیەوە هەم لە ڕووی کاتەکەیەوە بۆ ئیشەکە. بەڵام وازم لێ هێنا لەبەر ئەوەی پێم وابوو حەرامە، چونکە شەوێک لە خەونمدا لەبەر دوکانەکەدا پارەم دۆزیەوە. پارەکە سەرەتا دڵم خۆش بکە پارەم دۆزیەوە، پارەکەم کردەوە لەسەری نووسرا بوو باتڵ. بەهۆی ئەو خەوەوە وازم لە ئیشەکەم هینا کشامەوە، تقریبان هەفتەیەک دەبێت لێ کشامەوە لە ئیشەکەی وازم لێ هێنا. ئەوجا لەگەر ماڵەوە زیاتر کەتینە قسە و ئەوەی کە ئەوان دەرێن حرام نییە، ئەمنیش دەرم حرامە. ئەتوو ئەگەر یەک یعنی ڕوونکردنەوەیەک بدەیت کە ئایا من غەڵەت بووم لەو ئیشەیدا یان ئەوە بوو پرسیارەتریشم هەیە، بەڵام ئەگەر ئەوم جواب بدەیتەوە سوپاس دەکەم. جلوبەرگی ئافرەت پانتۆڵ و تیشێت و کۆت و ئەوانە نییە قوربانگیان. فرۆشتنی ئەو جلوبەرگانە حرامە، ئیشکردنش تایە حرامە، شاگرد بیتایە حرامە، دوکانەکەت بەکرێ بدەی بۆی حرامە قوربانگیان. تێگەی؟ بەڵێ مامۆستا، من مشکلە لەگەڵی ئەوان هەدەڵێن حرام نییە. کێڵێ حرام نییە ئادەی بابێ؟ ئەزانیت چۆن کەتمە مناقەشەیەکی زۆر لەگەڵ خاوەنی دوکانەکە. من شاگرد بووم لەگەڵ خاوەنی دوکانەکە، لەگەڵ باوکم، لەگەڵ دایکم، یعنی بەخوا ئەو شەویش دریان زۆر تونند کردم دوکانە ئیشە بۆ بەجێهێشت. ئەوەنە پانتۆڵ یعنی پانتۆڵ هی ئافرەتی موسڵمانە؟ منەوە پرسیارە لێکم. نەخێر مامۆستا، من خۆم شارەزایەکی دینم هەیە الحەمدوللا، هەر بە خۆشم وازم هێنا لە ئیشەکە کشامەوە، بەڵام هەر حەزم لێ بوو پرسیاری مامۆستایەکی وەکو بەڕێز بکەم، یعنی کە شارەزایەکی تەواوی هەبی کە گومانەکەم یعنی دابوو با تەواو بزانم. من ترك لله شيئا عوضه الله خيرا منه، يقينة بإن شاء الله خواهي قرب باشترين شيء وبوت قرب وكاته.